میوانێکی دیکەمان هەیە بەڕێز محەممەد ساڵح توێژەری باڵا لە پەیمانگەی توێژینەوە لە سیاسەتی دەرەوە لە ڤێرجینیاوە لەگەڵماندا. بەڕێز محەممەد ساڵح سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. خوێندنەوەی ئێوە چییە بۆ ئەم هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل کە زۆربەی شرۆفەکانان ئەڵێن هێرشێکی کەمیوێنە بووە لە مێژوودا کە ئیسرائیل کردێتە کە ئێران کردێتە سەر ئیسرائیل؟ سڵاو لێوەی بەڕێز و بینەرانیشتان، بێگومان ئەمە هێرشێکی کەمیوێنەیە، وەسفکردنی بەو شێوەیە وەسفکردنێکی دەقیق و وردە. ئەوەی کە ڕاستیە زۆربەی چاودێران و تەنانەت یانی خودی ئیسرائیلەکانیش و ئەمریکەکان و وڵاتانی تری ناوچەکە پێشبینی ئەوەیان نەکرد کە ئێران جۆرێک لە کاردانەوەی هەبێت بەرامبەر بە هێرشی ئیسرائیل بۆ سەر بڵێن فەرماندە باڵاکانی سوپای قودسی سەر بە سوپای پاسداران. بەڵام ئەوەی کە زۆر ڕوون نەبوو ئەوە بوو کە شێواز و مەودای ئەو کاردانەوەیە بە چ شێوازێک دەبێت. ئەوەی کە تا ئێستا هەیە تەمان هێشتا پێچێ بەشێک لەو هێرشانە هەر بەردەوام بێت و کاردانەوەکە تەواو نەبوو بێتە تاوەکو ئەم ساتەش. بەڵام ئەوەی کە هەیە بە شێوەیەک لە شێوەکان بەرفراوانترە ڕەنگە لەوەی کە هەندێک لایەن بڵێن چاوەڕێیان دەکرد. گرنگ ئەوەیە کە لە کاتژمێرەکانی داهاتوو دەبینین کە مەودای تەواو و ئەنجام و لێکەوتەکانی ئەم هێرشانە چۆن دەبن لە ڕووی ژمارەی کوژراو بۆ نمونە بریندار شێوازی ئەو جۆرە ئامانجانەی کە لەلایەن ئێرانەوە لێیان دەدرێت و بە پێی ئەمەش چاوەڕێ دەکرێت کە بێگومان ئیسرائیل جۆرێک لە کاردانەوە بنوێنێت. یعنی دەتوانین بڵین بۆ یەکەمێک لەوە بەرژوتە بێشەکان و تیجارێ لە سەرەتایی هێرشەکان بۆیە هیچ قسەیەکی زیاترمان نیان دەتوانین بڵین ئەگەر زیانەکان بەلای ئیسرائیلەوە زۆر بێت وەڵامێکی دەبێت بۆ ئێران. بێگومان زۆرێک لەوانی کە بە وردی چاودێری ڕەوشەکە ئەکەن پیان وایە کە ئەو هێرشەی ئیسرائیل کە کردی بۆ سەر ئەفسەرانی باڵای سوپای قودس و ئەو بەشەی لە قونسوڵخانەی ئێرانی لە دیمەشق بە ئامانجگرت جۆرێک لە هەوڵدان بوو بۆ ئەوەی کە ئێران پەلکێش بکات بۆ ناو شەڕێکی ڕاستە و خۆی نێوان هەردوو وڵاتەکە. لە ئاستێکی بەرفراواندا هەندێک کەس وهای دەبینن کە ئیسرائیل دەیەوێت ئەم ساتە وەختە بقۆزێتەوە کە تێدا هێشتا پاڵپشتی ئەمریکاوە بەشێک لە وڵاتانی ئەوروپایەیە بۆ ئەوەی کە گورزێکی کاریگەر لە ئێران بوەشێنێت و بە شێوەیەکی بە شێوەیەک لە شێوەکان وا بکات کە پرۆگرامی نەوەوی ئێران دوا بخات، هەرچەندە کە ڕاوەستاندنی پرۆگرامی نەوەوی ئێران و لە نێوبردننی توانستە نەوەویەکانی ئێران بەڕاستی ئەرکێکی زۆر زەحمەتە. بەڵام هەندێک لەو کەسانی کە وەکوتم بە وردی چاودێریەکەن پیان وایە کە ئیسرائیل ئەم دەرفەتە دەیەوێت بقۆزێتەوە بۆ لێدانی گورزێکی کاریگەر و بەرفراوان لە ناو خودی خاکی ئێران. چەند ڕۆژی داهاتوو یان چەند هەفتەی داهاتوو ئەوەمان بۆ ڕوون دەکەنەوە کە ئایا بەڕاستی ئەمە بەشێکە لە گەمە و مەبەستی ئیسرائیلەکان یان نا. بەڵێ ئێران دەڵێت بە پێی مادەی 51 پەیماننامەی نەتوێگرتووەکان ئەم هێرشەمان ئەنجام داوە. پێتان وایە ئەمەوا کات کە تاکو ئێستاش ئەو پاڵپشتیانەی کە هەیە بۆ ئیسرائیل تەنها بۆ بەرگریکردن بێ لە ئیسرائیل، نەک بۆ ئەوەی ئەگەر ئیسرائیل ویستی وەڵامی ئێران بداتەوە لە وەڵامدانەوە پاڵپشتی بکەن. زۆر ڕاستە ئێران هەروەکو لە یاسای نێودەوڵەتیشتا هەیە هێرشکردن بۆ سەر کونسوڵخانەیان باڵێزخانەی هەر وڵاتێک بە هێرشکردن بۆ سەر سەروەری و بەشێک لە خاکی ئەو وڵاتە لێک ئەدرێتەوە و ئێران بێگومان لەو ڕوانگەوە سەیری مەسەلەیە دەکات. بەڵام ئەوەی کە گرنگە لە بڵێن لەم بارودۆخە لەم ڕۆژەی کە لە ناوچەکەدا هەیە لەوە تێبگەین کە کۆمەڵێک ئەکتەری جیاجیا هەن و هەر کام لەم ئەکتەرانە جۆرێک بەرژەوەندیان هەیە و شەرت نییە بەڕاستی کە بەرژەوەندیەکان یەکتر بگرن. بۆ نمونە ئامانجی ئەمریکا ئەوە نییە کە شەڕێکی بەرفراوان لە ناوچەکەدا دروست ببێت. ئەمریکا لە ساڵی هەڵبژاردندایە چەند مانگێکی تر بڵێن هەڵبژاردننی سەرۆکاتی دەکرێت لە ئەمریکا. لە ناو خودی ئەمریکا چەندین ساڵەکە بێزاریەکی زۆر هەیە بەرامبەر بۆ شەڕ و توند و تیژیانی کە بە بەردەوام بە شێوەیەک لە شێوەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەقەومێت و ئەمریکاش بڵێن تایدا بەڕاستە و خۆیان ناڕاستە و خۆ پەلکێش دەکرێت و بەشدار دەبێت.
بۆیە ئەمریکیەکان و ئەوروپیەکانیش بە هەمان شێوە نانەوێت شەڕێکی بەفراوانی ناوچەیی ڕوو بدات. وڵاتانی عەرەبی سوننە و بەتایبەت وڵاتانی کەنداویش کە لە پاڵ ئێرانن و لە ژێر پاڵەپەستۆ و هەژمونی ئێران و گروپەکانی سەر بە ئێرانن لەو ڕۆ بڵێن ئەحتیات و تحفز و خۆ بە دوورگرتنیان هەیە، نانەوێت کە تێوە بگلێن لەو جۆرە شەڕیان شەڕێکی بەو شێوەیە بەڕاستی لە ناوچەکەدا ڕوو بدات. لە هەمان کاتدا ئێرانیەکانی ئەوەی کە تا ئێستا دیار بووە بەرنامیان بریتە لە وەکو چۆن دەڵێ بریندارکردن یا استراتیژی کە زۆر جار پێی دەوترێت مردن بەهۆی هەزار برینەوە، کە ئیسرائیل بە پلانێکی درێژخایەن لە ڕێی کۆمەڵێک دەست و پەیوەند و گروپی تری ناوچەیی خۆیان بریندار بکەن و وا بکەن کە نزیفێکی بەردەوام لە ناو ئیسرائیلدا هەبێ و کاریگەری لەسەر هێزوشیانی ئیسرائیل هەبێت. بەڵام خودی ئێران ناوێت کە وەکو دەوڵەتێک وەکو هێزە فەرمیە سەربازیەکانی ڕوبەڕووی ئیسرائیل بێتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ. بەڵام لەو نێوانەدا وەک وتم جۆرە خواستێک بەدی دەکرێت لە ناو ئیسرائیلدا کە ئیسرائیل ئەم ساتە وەختی ئەم هاوسۆزی کە لە ئاستی فەرمی سیاسی یان سیاسەتی جیهانیدا بەتایبەت لە ئەمریکا و لە بەشێک لە ڕۆژاوا بۆی دروست بووە ئەمە بخۆزیێتەوە بۆ دەستوەشاندن لە ئێران. بۆیە ئەم دیمەنی بەرژەوەندیە جیاواز و جیاجانە وا دەکات کە یعنی ئەوە ببینین کە دیمەنەکە زۆر ئاڵۆزە و شەرت نیە هەموو ئەکتەرەکان وەکو یەک بیر بکەن و هەمان ئامانجیان هەبێت. بۆیە بەڕاستی هەر جۆرە پەلەکردنێک لە ئەنجامگریکردن لەو ڕۆوە کارێکی دروست نابێت، واتێت چاوەڕێ بکەین بزانین ئایا بەڕاستی ڕووداوەکان بەرەوکوێ دەڕۆن. ئێستا لە پاش ئەم کاردانەوەی ئێران و ئەوەش گرنگە ڕەنگەوە باسان کرد بێت لە بڵێن بڵاوکراوەکانی خۆتان هەواڵەکانتان کە نوێنەرایەتی ئێران لە نەتۆ یەکگرتوەکان ئەویان ڕاگەیان کە ئەوان تەنها مەبەستیانە ئەم هێرشانە ئەنجام بدەن و لە دوای ئەم هێرشانی ئەم شەو بەنسبەت ئەوان یاریەکە کۆتایی هاتووە. ئیسرائیل کۆتایی دێ؟ بێگومان پرسیارە گەورەکە ئەوەیە ئێستا وەکو ئەوترێت تۆپەکە لە گۆڕەپانی ئیسرائیلە. ئێران ئیشی خۆی کردووە و ئێستا ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئیسرائیل چی دەکات، بە چ شێوەیە کاردانەوەی دەبێت، کەی دەیبێت، لە چ جۆرە ئاستێکتا دەیبێت و ئایا هەر ئەسڵەن کاردانەوەی دەبێت یانە. چونکە بێگومان لە دوای ئەم شەو ئیسرائیل هەر ڕوبەڕووی ئەو جۆرە پاڵەپەست و گوشارانی ئەمریکا و ئەوروپا دەبێت، بەتایبەت ئەگەر بێت و زەرەر و زیانێکی گیانی وەها یان گرنگی وەهاش بە بڵێن دامەزراوە مەدەنی و سەربازەکانی ئیسرائیل نەگات، ئەو گوشارانە لە ئەمریکا و ئەوروپا زۆرتر دەبن لەسەر ئیسرائیل بۆ ئەوەی کە کاردانەوە نەنوێنێ یا کاردانەوەیەکی ڕاستەوخۆ لەسەر خاکی ئێران نەنوێنێ. ئیتر بەڕاستی وەکو ئەوترێت تۆپەکە لە گۆڕەپانی ئیسرائیلەوە لەمە دووە دەست پێشخەری بەدەست ئەوانەوە. سوپای پاسداران ئەڵێن ئێمە ئامانجەکانی خۆمان پێکاوە لە خاکی ئیسرائیل. پێتان وایە ئەم قسەیە مانای ئەوەیە تەواوی تر ئێران وەکو توێسە بەڕێستان باسان کرد تەواوتری چێرشێکی دیکە ناکە؟ ئێران ئەوەی ڕوون کردوێتەوە. ئێران مەبەستی ئەوە نییە کە هێرش نەکات بۆ سەر ئیسرائیل، بەس ناوێت هێرشێکی ڕاستەوخۆ لەلایەن هێزە فەرمیە سەربازەکانی خۆی وەکو سوپای پاسداران وەکو ئەرتەشی ئێران بۆ سەر ئیسرائیل بکات. بەڵام بێگومان لە ڕێی دەست و پەیوەندەکانی چۆکو حزبوڵڵا چۆکو حوسیەکان لە یەمەن یا تەنانەت هەندێک لە گروپە چەکداریەکان لە عێراق یعنی بە هیچ شێوەیەک بە دوور نییە کە ئەو جۆرە هێرشانی کە هەتا ئێستا بۆ سەر ئیسرائیل کردوێتی لە مەولاش کەم تا زۆر بەردەوامی بکات. بەڵام یاری ئێران بۆ سەپاندنی هەژمونی ناوچەی خۆی هەتاوەکو ئێستاش بریتی بووە لەوەی کە هەڕەشە و مەترسی شەڕ لە ناو خاکی خۆی دوور بخات و ئەو لایەنانی کە دەیەوێت زەرەر و زیانیان پێ بگەێنێت لە ڕێگەی ئەم دەست و پەیوەندانەیەوە دەیکات. بۆ نمونە حوسیەکان هێرش دەکەنە سەر سعودی یان ئیمارات جار بەجارێک، تەنانەت هەندی هێرش لەلایەن گروپە چەکداریە عێراقیەکانی سەر بە ئێرانەوە کراوە بۆ سەر هەندێک لە وڵاتانی خەلیج. ئەم لایەنانە لەگەڵ حزبوڵڵاش و لەگەڵ حەماسی شێرشیان کردوتە سەر ئیسرائیل پێشتر. بەڵام ئێران ناوێت خۆی بەڕاستە و خۆ بەشدار بێت. ئەو مەسیجەیان ئەو پەیامی کە ئیسرائیل لە هێرشەکەی یەکی مانگی چواری ئەم ساڵ بۆ سەر کۆنسوڵخانەی ئێرانی لە دیمەشق کردی بریتی بوو لەوەی کە
ئەوان چیتر نانەوێت تحملی ئەوە بکەن کە ئێران بەو شێوەیە یاریەکە بکات، یعنی ئێران زیان بگەێنێت بە ئیسرائیل بەڵام نەک خۆی ڕاستەوخۆ لە ڕێی دەست و پەیوەندەکانیانەوە. ئەوان یانەوێت دەگەر لە ڕاستیە گەمەکە بەم جۆرە بێت وەکو چۆنەڵێ گەمەکە قڵ بکەنەوە و دەست پێشخەری لە دەست ئەوان بێت و وا بکەن کە ئێران هەست بە ئازارێکی زۆر بکە لە نەتیجەی ئەو هەوڵانی کە دەیدا بۆ زەرەر و زیانگەیاندن بە ئیسرائیل و شەڕەکۆک و چۆنەڵێ ببەنە ناو خاکی ئێران یان ئەو شوێن و ئامانجانەی کە بەڕاستی ئێران پێی دەیەشێ وەکو فەرماندە باڵاکانی سوپای خۆچ وەکو قونسوڵخانەکەی لە دیمەشق وەیتر ئەمە بڵێن ئەمە ئەو شێوازە نوێیە کە ئیسرائیل لە یەکی مانگی چواری ئەم ساڵ لە مانگی نیسان بڵێن ویستی دەری بخات کە دەیەوێت یاریەکە بەم شێوەیە بکات نەک لە شێوەی بڕیار و ویستی ئێران. بەڵ ناتوانین بڵین کە هەم ئێران وەکو خۆیڵێت مافی خۆیەتی و هەم پێتان وانێ نابێت ئیسرائیلی چاڕی وەڵام بێت لە کاتێکدا ئەو قۆسوڵخانەیەکی بردومان کردووە کە سواتە سەروەری خاکی وڵاتێکی پێشێل کردووە و لەگەڵەوەشدا حەوت پلەداری سەربازی سوپای پاسدارانی کوشتووە. پێتان وانە دەبێت چاوەڕی وەڵامێکی لەم شێوەیەش بێ؟ بێگومان یعنی ئەو بەو یعنی بەگوێرەی ئەو هێرشەیە کە ئیسرائیل کردی لە یەکی مانگی نیسانی ئەم ساڵ ئەم مانگەدا زۆر بە دوور ئەبینرێت کە پێشبینی کاردانەوەی ئێرانیان نەکردبێت چونکە ئەو جۆرە هێرشە چ لە ڕووی هەڵبژاردننی ئامانجی هێرشەکە کە قونسوڵخانەیەکە کە بەشێکە لە سەروەری فەرمی ئەو دەوڵەتی کە ئەو قونسوڵخانەیە بڵێن سەربەوە و هەروەها بە گوێرەی ژمارەی کوژراوەکان و جۆری کوژراوەکان هەمویان فەرماندەی پلە باڵای سوپای قودس بوون زۆر بە دوور دەزانرێت کە ئیسرائیل ئەو شتەی کردبێت و پێی وابوو بێت ئێران کاردانەوەی نابێت یا کاردانەوەیەکی جددی نابێت چونکە ئەم هێرشە هەوڵێک بوو بۆ بردننی ململانیەکە بۆ قۆناغێکی تر قۆناغێکی نوێتر قۆناغێکی مەترسیدارتر و ئەم ئیسرائیل یعنی وەها گریمانە دەکرێت کە ئەم هێرشەی بەڕاستی بە ئاگایانەوە ئەنجام دابێت و بەو مانایی بە ئاگایانەوە کە ئاگداری دەرکەوتە و دەرهاوێشتەکانی بوو بێت حسابی بۆەوە کردبێت کە ئێران بڵێن کاردانەوەیەکی جددی دەبێت بە شێوەیەک لە شێوەکان. پێتان وایە ئەوەی کە ئێران وڵاتێکە زۆر گوێ لە کۆمەڵگەی نێودوڵەتی ناگرێت لە بەرامبەردا ئیسرائیلیش بە هەمان شێوە وایە ئەو چنێکە کۆمەڵگەی نێودوڵەتی داوای لەکەن کە هێرشەکانی بۆ سەر غەزە ڕابگرێت گوێ لە کەس ناگرێت هێرشی خۆیەکە ئێرانیش بە هەمان شێوە وایە ئەمە تا چەند واکات کە ئەم دوو بەریەککەوتنە کێشەدار و مەترسیدار بێ لە نێوان دوو وڵاتە کە کەسیان گوێ لە کۆمەڵگەی نێودوڵەتی ناگرێت. زۆر ڕاست یعنی بێگومان هەردوو لەم وڵاتانە کامیان حساباتی خۆیانیان هەیە ئامانجی ئێران بە تایبەت یعنی لەوەتەی ئەو ڕاپەڕینانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوویاندا لە ساڵی 2011ەوە ئامانجی ئێران ئەوە بووە کە ئەو پشێویە بەکار بهێنێت بۆ بە ئەنجامگەیاندنی ئەو خەونەی کە لە پاش شۆڕشی ئیسلامیەوە هەیە بووە بۆ ئەوەی کە بێت بە هێزێکی خاوەن هەژمونی سەرەکی لە ناوچەکە یان ئەگەر نەڵێن هێزی خاوەن هەژمونی سەرەکی و پێشتریش ئێرانە و پشێوەیە کە لە عێراق دروست بوو لە پاش جەنگی 2023 بە هەمان شێوە وەزعی قۆستەوە بۆی کە لە عێراق باڵا دەست بێ لە پاش 2011 وەزعی وڵاتانی تری ناوچەکە وەکو سووریا و یەمەنی قۆستەوە بۆی کە لە ئەو وڵاتانە باڵا دەست بێت لە پاش تیرۆرکردنی حەریری لە 2005 بە هەمان شێوە وەزعی لوبنانی قۆستەوە بۆ باڵا دەستکردنی حیزبوڵڵا یعنی ئێران ئەو پلانی کە ئێران هەیەتی پلانێکی درێژخانە و فترەیەکی باشە بەڕاستی ئیشی لەسەر کردووە و تا ڕادەیەکی زۆریش سەرکەوتوانە بە ئەنجامی گەیاندووە لە بەرامبەر ئەوەدا یعنی لە ڕووی ئایدیۆلۆژیەوە ئێران بە بەردەوامی تەبەنی خطابێکی زۆر توندی بەرامبەر بە ئیسرائیل کردووە ئیسرائیل تەناهێزی ئەتۆمی ناوچەکەیە و سەرهەڵدانی هەر جۆرە هێزێکی ئەتۆمیتر لە ناوچەکە وەکو مەترسیەکی ڕاستەوخۆ بینە بە تایبەت کە و هێزە وڵاتێکی وەکو ئێران بێت کە پێشوەخت وەکو وتم یعنی خیتابێکی ئایدۆلۆژی زۆر دژە ئیسرائیلیانەی هەیە لە ماوەی ئەم چەند ساڵەدا ئەم 15 ساڵی ڕابردوو بە تایبەت جۆرێک لە دەورەدان و
گەمارۆدانی ئیسرائیلی پیادە کردووە لە سووریا، لە لوبنان، لە غەزە، بەم دوایانە لە یەمەن. وەیتر یعنی ئیسرائیلەکان لەو ڕۆ بەڕاستی هەستیان بە مەترسیەکی زۆر کردووە و دەکەن و ئێران وەکو هەڕەشەیەکی جددی ئەبینن. وەکو تیشم ئەم دەرفەتی کە لە دوای جەنگی غەزەوە دروستبووە وەکو دەرفەتێکی ناوازە ئەبینن کە کەم تا زۆر ئەمریکا و ڕەنگە ئەوروپاش بە شێوەیەک لە شێوەکان خۆیان بە مەجبور ببینن بۆی پشتگیری بکەن لە هەر جۆرە ڕوبەڕووبوونەوەیەک دژ بە ئێران. ئایا بەڕاستی ئیسرائیل دەیەوێت ئەو شتە بکات وە بچێتە خۆناغی شەڕێکی بەرفراوانتر لەگەڵ خودی ئێران وە بە شێوەیەکی ڕاستەوخۆ؟ وە گوتم ئەوە هێشتا دیار نییە و ناکرێت مرۆڤ یانی بەپە لە بڕیار لەسەر ئەوە بدات، بەڵام ئەوە زۆر ڕوونەکە ئیسرائیل نیگەرانیەکی زۆری هەیە لە ڕۆڵی ئێران لە هەژمونی ئێران لە ناوچەکەەوە هەست بە مەترسیەکی وجودی دەکات بە تایبەت لە پاش ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر، بەجیا لەوەی کە ئایا ئێران بەڕاستەوخۆ ڕۆڵی هەبووە لە پلاندانان وە جێبەجێکردنی و هێرشانی 7 ئۆکتۆبەریانە، خودی ئەوەی کە ئێران هێزی سەرەکی بڵێن پاڵپشتیکەری حەماسە لە ڕووی سەربازی تا ڕادێک لە ڕووی مادیەوە، ئەمە وا کات ئیسرائیل ئێران بەڕاستەوخۆ و هەڕەشەیەکی وجودی بۆ سەر خۆی ئەبینێت. ئایا لە ڕاستیان نیازی ئێرانەکانیش 100% ئەوەیە یانە ئەوە شتێکی ترە؟ بەڵێ لەم ڕۆژانەیە ڤیددیۆی بەرپرسێکی باڵای سەربازی ئیسرائیلم بەرچاوکەوت کە بە زمانی فارسی قسەیە کرد، ئەو باسیەوە کردەوێت من خۆم یەکێک لیان دایکیان باوکێکی ئێرانین، ئەو باس لەوە کردوتی ئێستا ئێمە و ئیسرائیل لە جەنگی ڕاستەوخۆی لەگەڵ یەکتری، بەڵام تەنها ئەوەی سەربازەکانمان ڕوبەڕوویەک نەوەستاون. ڕاستە ئێستام دوو وڵاتە لە جەنگی ڕاستەوخۆیان لەگەڵ یەکتری؟ بێگومان ئەوە مەسلەی بڵێن تەفسیر و تەویلە و مەسلەی خواستیشە. ئێران ئەو ویستەی نییە کە بەڕاستەوخۆ ڕوبەڕووی ئیسرائیل ببێت، بەڵام ئەمە بە هیچ مانایەک بە هیچ شێوەیەک بەو مانای نییە کە ئێران ویستی زیانگەیاندن بە ئیسرائیلی نەبێ. وەک وتم یعنی ئێران بە بەردەوامی لە ڕێی ئەو استراتیژیەی کە بە استراتیژی کوشتن لە ڕێی هەزار برینەوە ناو ئەبردرێت لە ماوەیەم چەند ساڵدا هەوڵی داوە کە لەلایەن گروپە دەست و پەیوەندەکانی خۆی لە ناوچەکە وا بکات کە نەزیفێکی بەردەوام لە ناو ئیسرائیلدا دروست بکات، گورزی کاریگەری سەربازی لێ بوەشێنێت. ئیسرائیلەکانش بێگومان ئەو سیاسەتە ئەبینن و درکی پێکەن و هەست بە مەترسیەکی وجودی گەورەکەن لەو ڕووەوە. وەیتر تۆپەکە بەڕاستی لە گۆڕەپانی ئەوانە کە بیانەوێت وەکو چۆنەڵێ تا چەند بڕۆنە پێشەوە و تا چەند ئەمە لە ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی ناڕاستەوخۆ لە نێوان ئیسرائیل و گروپە دەست و پەیوەندەکانی ئێران وەکو حەماس و حیزبوڵڵا ئەوانی تر ئەمە بگۆڕن بۆ شەڕێکی ڕاستەوخۆ وەکو خۆیان ئەڵێن یا هەندێک لە بڵێن توێژەر و بەرپرسانی ئیسرائیلی ئەڵێن وا بکەن کە ئێران بەڕاستەوخۆ لەسەر خاکی خۆی هەست بە ئێش و ئازار بکات بۆ ئەوەی کە پاشەکشێ بکات لەم سیاسەتی کە پەیڕەویەکە لە ناوچەکە. بێگومان تەوزیعی ئەو هێزانی ئێرانیش لە ناوچەکە بەرفراوانی وڵاتانی ناوچەکە لە ڕووی جوگرافی لە ڕووی شانۆی ڕوبەڕووبوونەوەکە کە غەزە ئەگرێتەوە، کە حیزبوڵڵا، کە لوبنان ئەگرێتەوە، کە یەمەن ئەگرێتەوە، کە عێراق ئەگرێتەوە، سووریا ئەگرێتەوە، ئەمە وا ئەکات کە بڵێن بژاردە و ئۆپشنەکانی بەردەم ئیسرائیل زۆر وەکو چۆنەڵێ ئالنگاری و چاڵنجێکی زۆر گەورە بێت ئیسرائیل بتوانێت سەیتەرە بەسەر ئەو شانۆ بەرفراوانەی ڕوبەڕووبوونەوە بکات لە ڕووی ئاستی و لە ڕووی جۆراوجۆری هێزەکان. بۆی ڕەنگە ئەوە زیاتر پاڵیان پێوە بنێت کە ئەگەر وەکو خۆیان ئەڵێنەوە بەشێکی تر لە وتەی کە لە وتارێک ماوەیەک بەر لە ئێستا سەرۆکوەزیرانی پێشووی ئیسرائیل باسی ئەوەی کردبوو لە وتارێکی ڕۆژنامەوانی کە ئەوان ئێران سیاست ئێران وەکو ئەختەپوسێکە بینن کە سەرێکی هەیە و کۆمەڵێک دەستوباڵی هەیە و ئەمان لە بەهاتیەوەی بیانوێت لە دەستوباڵەکان بدەن، چونکە دەستوباڵەکان دیسان گەشەکەنەوە و خۆشە بنەوە و گەشەکەنەوە و چاکە بنەوە وەکو جارانیان لێ دێ. لە باتی ئەوەی لە دەستوباڵەکان بدەن ئەبێ لە سەری ئەختەپوسەکە بدەن. سەری ئەختەپوسەکەش بێگومان و بەستیان خودی ئێران یعنی جوغرافیا و خاکی ئێران
دیسان وەک گوتم ئەبێ چاوەڕێ بکەین بزانین ئایا بەڕاستی ئیسرائیل لەو ڕۆوە ئەچێتە ناو قۆناغی نوێی ڕوبەڕووبوونەوەی ڕاستە و خۆ کە پێشوەخت بە هێرشکردنە سەر قۆنسولیەکەی ئێران تا ڕادێک ئەو قۆناغی دەست پێ کردووە. بەڵێ بەڕێز محەممەد ساڵح توێژەری باڵا لە پەیمانگای توێژینەوە لە سیاسەتی دەرەوە سوپاس کە لە ڤێرجینیا لەگەڵماندا.